هاوشێوەی هەنار قازیش تا باران لێیدا گۆشتەکەی خۆشتر دەبێت. ئەمە وتەی قازفرۆشێکە کە وەک خۆی دەڵێ ئەم ساڵ نزیکەی 10,000 قازی هێناوە بۆ مەیدانی حاجیاوە، چونکە لە کەشی سارد و باراندا هاوڵاتیان خواستیان لەسەر قەل و قاز زیاد دەبێت. مەڕێک وایە سە دوو بارانباریوە ئەنی قاز بە تایبەتی بازاری زۆر خۆش بوو، ئەنی قەل و شتیوە بازاری سز بۆ لەوەتی قاز بارانباری وەک تەبیعەتی هەناری هەیە، هەتا بارانی پێ نەکەی خۆش نابێت. ئەنی دوو سێ ساڵە خەڵک ڕەوازی ئێستا سەر بەرهەمی گۆشتی قاز لەبەرەوەی قاز بەرهەمێکی خۆشە، گۆشتێکی تایبەتە. ئەنی ساڵانی ڕابردوو سەرەتا قاز بوو 48,000 ئەو پەڕی 9,000 پار لەو دەمەیدا قازمان دەکرێت بۆ خۆمان چولێ بە 6,000 7,000 ئێستا بۆ خۆمان دەکرین بە 10,000 بە 10,500 لێرە بە 11,000 بە 11,500 قازی کوردی. ئەو قاز چەند کیلۆ بای چەندە؟ وڵی ئەوە کاکە 4 کیلۆ چارەک بوو، بەزەوە کەمی کردوێت سەبزانین چەند کیلۆیە. کیلۆ بە 11,000 دەفرۆشین ڕاستی. ئێستا 3 کیلۆ 980 غرامە. کیلۆ بە 11,000 دەفرۆشین بای 44,000 43,000. ئەم ساڵ زیاتر لە نزیکەی 10,000 قازمان هێناوەتە ئەو عاجیەوەی بەس مەنتیقەی جنوب. ئەم هاوڵاتیاش دەڵێ لە ڕانیەوە هاتوومە بۆ مەیدانی حاجیاوە بۆ کڕینی قازخۆرێکی دیکەش دەڵێ قازی خۆماڵی گۆشتەکەی تام و چێژێکی تایبەتی هەیە. دیارە ئەو فەسلی خۆماڵەکانە کەشتی خۆماڵی بە هاوینان وەک پێویست خواستی لەسەر نیە، بەڵام ئەو فەسلێتە کە سەرما داهاتووە قەل قاز راوی ئەوانە خواستێکی زۆر لەسەرە. ئەمن ئەوڕۆ لە ڕانیەوە هاتوون بۆ ئێرەکانە بۆی کە قازێک بکڕم لەگەڵەوەی هەم قازێکی گەورەم کڕی هەم لەو قەلانەش کڕی کە ئەوانە کەمترین وەزنیان 15 کیلۆیە. تام و چێژی زۆر بەلەزەتە تا بڵێ بە تایبەتی قازی خۆماڵی زۆر خۆش. ئێستا بەستیوا پەیدا بووە پیاولەی بزر بووە، نازانی هەند پەیدا بوو، هەند کەنەدی پەیدا بووە، ئێرانی پەیدا بووە، نازام ئەڵمانی پەیدا بووە، هەرچی وڵاتە شتی دەنێت دێتە ئەو وڵاتێمەش بەخۆ دەزانی خەڵکیمە لە هیچ ناپرسی. کاوەرزی سارد و باران هات، قەل و قاز و کەڵەشێریش خواستی لەسەر زیاد دەبێت. هەر کە وەرزی سەرما و باران داهات هاوڵاتیان خواستیان لەسەر قەل و قاز زیاد دەبێت. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن کە وەرزی باران و سەرما داهات گۆشتی قاز لە گۆشت بەرخیش خۆشترە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، حاجیاوە.